ئەمە خەوارج نین. خەوارج بە مەعسیەت خەڵک تەکفیر دەکەن. کابرا زینای کردوڵن کافرەتەوە، عارەقی خواردۆتەڵن کافرە، دزی کردوڵن کافرە، درۆی کردوڵن کافرە، چکڵەن ئەمە مەجالی تیانەبێ هەر بسوودێنرێ کافرە و بە کافریش ئەمرێت و هەتا لە دۆزەخیشایە. معتەزیلە ئەڵێن وەڵا کافر نییە، لە مەنزیلەکە لە بینی هەردوو مەنزیلەکە، نە کافرە نە موسڵمان، بەڵام لە دۆزەخا بە ئەبەدی ئەمێنێت، یعنی لە مەئالە هەر وەکو خەواریجی پێڵن. ئەهلی سوننە ئەڵێن کاکەوانی ئێمە ئەهلی سوننەین، ئێمە بە مەعسیەت خەڵک تەکفیر ناکەین ئەگەر مەعسیەتەکە کوفر نەبێ، ئەگەر گوناهەکە کوفر نەبێ. ئەوەش فکری مرجئەیە کە بە کوفریش خەڵک تەکفیر ناکات، دەڵێ ئەو فکری خەواریجە. خەڵک کوفرەکات ئەڵێ کافر نابێ کاکە تۆ هەل شەقەقتە عن قەلبیه، دڵی لەت کردووە و هەزانێ کوفر بە دڵە، کابرا کوفرەکە جنێو بەخوا ئەدا، محارەبەی دین ئەکات، دین ئەخاتە ئەولاوە، محارەبەی هەرچی خوا پێی خۆشە ئەیکات، لەم لاوەڵە کاکە کافر نییە چێ ئەڵێ وایە. ئەوە ئێرجاءە، ئەوە خەوارج نییە تەکفیرەوەکەی، ئەوە خەواریجە کە تەکفیری مسلمان بکرێ، مسلمانێکی مەعسیەت کرد، گوناهێکی کردووە، قابیلەوەی خوا لێی خۆش ببێت.